بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحالین جارێک دێن هاتی نەفدیداراوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەیە ئب کوردی وێجارێژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی وین بەڕێزکەین سەبارەت ڕاپەڕین و پاراستنا دەستکەفتیان ڕاپەڕین و سەرهەلدان تنێ کاردەنەڤەکە سادە نەبوو ji بۆ ڕووداوەکە ئاسایی بەلکو هەلوێست و بووچوونا گشتی یا شار و تەڤایە هێزا شاخی بوو ji بۆ ڕزگاربوون الزلم و ستەم و نەدادپەروەریێ ئەم ئەڤڕۆ پشتی بۆرینە 29 ساڵان کو یادا ئەvê ڕوژێ نویتکەینەڤە و بەحث jê dikein me nevêtin tinê wek çîrokek behs jê bikein belku me divêtin الحلقة أفجار البرنامج بكردي تيشكي بخينة سر أوان هوكارا كو زياتر و زورتر دسكفتين راپريني بهنا باراستنو باريز راوبن اف بابتا دهيتا گنگ شكرن ادگل زور باريس ما مستعب عبد الرحمن صديق ناوي خوب ناوي و خيراتنا كاگرم جناب ما مستايتكين زور بخير بما مستهجا ما مستا وكما بحث كري هر سال اف بونات هيتا ريامداو و ارکێکی نەتەوەی ژێل سەرمە و هەم ئەرکێکی ئاینی ژێل سەرمە ئەم بەحسا vê راپەڕینێ بکەین چونکو ڕۆژێکە وەرچەرخانەکە گرنگە بۆ ملەتێ کورد لەو ڕامە دەوێتن بزانین پەیوەندی ئەتناڤبەرە راپەڕین و چەمکێ ئازادیێ چ دگەهینیت و چ پەیوەستی پێک هەیە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەگەر تەماشاکەی ئەو کەسەی تەمەنی من و زیاتری هەبێ دەزانێ ئەو کاتێک کە ئێمە راپەڕینمان ئەنجامدا وەکو گەلی کوردستان ئێمە لەو شتانی کە نەمان بوو ئازادی و ئاسايش بوو بەمانەیەک لە ماناکان ئەو کاتە لە ڕووی ئابووریەوە کێشەمان نەبوو چونکە ئەو ساڵانە وەکو دەڵێ لە ڕووی ئابووریەوە خەڵک برسی نەبوو ئەو شتا ئەو کاتە مەسەلەی ئابڵۆقی ئابووری و ئەو شتانە هیچی نەبوو هەتا وەکو ساڵی 90 خەڵک بارودۆخی ئابووریشی باش بوو کەواتە کاتێک کە خەڵکی کوردستان ڕادەپەڕێ و ڕاپەڕین و سەرهەڵدان ئەنجام دەدا بێگومان دەبێ ئەو کارە بۆ شتێک ئەنجام با کە نیەتی و دەیەوێت دەستی کەوێ ئەو دوو شتێک کە زۆر سەرەکی بوو تۆ ئاماژەی بە ئازادی کرد ئازادی بوو یعنی گەلی کورد لە ژێر دەستی ڕژێمێکی ستەمکارا بوو نەیەتوانی ئازاد بێ نەیەتوانی بە ئارەزوی خۆی چۆن دەڵێ ئەوەی لە ناخیدا دەری بڕێ نەیەتوانی بۆ نمونە لە ڕووی ئازادی سیاسی هەبێ زمانی خەڵکی سادەت بێژیتن ئازادی هەبووە گەرتە دەستێتت سیاسەتێکیدا نەبا ئەوە پێی ناوتری ئازادی چونکە ئاتۆتت ئەگەر دەستت لە سیاست نەبووە بەڵام ئەوتا من و تۆ سیاست دەکەین و خەڵکی تر سیاست دەکا و کەواتە سیاست وەکو چۆن دەڵێت چوونە ئینتیخابات و دروستکردنی حیزبی سیاسی و دەنگدان وانە ئەو مافێکە لە مافەکانی تۆ ئەو خەڵکە کە دەڵێ ئەگەر حەقت بەی چۆ نەبووایانی یەک حیزب لە وڵاتەیە پێی دەوترێ حیزبی بەعس هەبوو هیچ تۆ یا بێ لەو حیزبەبی یان ئەو پەڕی ئەتوانی لە تیای نەبیت و ئەوش ئەگەر بێ خۆت بپارێزی چۆن تیای نەبی لەبەر ئەو قسەی ڕاست نییە ئەڵێن تۆ ئازاد بووی ئەگەر حەقت بەی چۆ نەبووە نه ئازاد نەبووی بەڵکو ئازادیەکەی لێ سند بوویتەوە تۆش ڕازی بووی بۆ ئازادیت لێ بسەنێتەوە کەواتەوە ئازادی نەبوو ئازادی ئەوەیە کە پێت بڵێن مافت هەیە وەکو ئێستا بە سێ کەس بڕۆک بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 بڕۆ بۆ خۆت ڕێکخراو دروستکە هەر بە سێ کەس بڕۆن تۆ شەڵی نامەوێت ئەوە ئازادیە ڕێگەی پێداوی ناتوێت کەواتە لە سەردەمی ڕژێم خاڵی زۆر سەرەکی مەسەلەی ئازادیە جامەسا بەرنامەکەمان ڕۆشنبیری ئاینیە من باسی ئەوە بۆکەم کە لە ڕووی ئاینیەوە ئێمە ئازادیمان نەبووە لە ڕووی ئاینیەوە ئازادیمان نەبووە ینی بە چ مانەیە بۆ مانەیە کەەوە لە ڕووی ئاینیەوە خەڵک ئازاد نەبووە لەوەی کە وەکو ئێستا بەرنمەیەکی ئاینی هەبێ یەک تا کەناڵێکەیە کە پێ دەوتوێت کەناڵی کۆماری عێراق لە بەغداوە پەخش دەکا و هەر هەشدە پارێزگاکە کە ئەو جاجاری وا بوو 16 ئەوانە بوو دوای زیادی کرد ئەبێ هەمووی جۆ لەو کەناڵە بگرێ 5-6 ڕۆژنامە هەیە بەڵام هەر هەمووشی یەکە سەورە هەیە و جمهوری هەیە و عێراق هەیە و قادسی هەیە ئەوە یەک گۆڤار هەیە بە ناوی ئەلڤاویە گۆڤار هەیە بە ناوی ئەمانە تۆ هیچی باسی دینی تێدا نییە گۆڤارێکی هەیە کە پێی دەوترێ الرسالة الإسلامية بەس ئەوش وەزارەتی ئەوقافی خۆی دەریەکە بەدزیەوە هەندێک مسلمان تربیە ئیسلامیەکیان دەرەکرد بچکۆ لە مانگی جارێک دەرەچوو هەندێک بابەتی پەروەردەیی تێدایە و لەوە زیاتریش نه مەبەستم چی بوو کەواتە ئێمە ئێستاکە لێکێک لە بەرهەمە گرنگەکانی ڕاپەڕین چکە بەرنامەکە ڕۆشنبیری ئاینیە بریتە لە ئازادی ئاینی ئازادی ئاینی لە هەرێمی کوردستاندا چونکە بەڕاستی ئەگەر ئێمە تەماشاکەین ئەم ئازادی ئاینی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە هەموو جا بە مامۆستایانی ئاینیش لە خولەکاندا وا دەڵێم هەندێک مامۆستای ئاینی بێتاقەت نەبێ لەوەی بڵێ ئەو بۆچی ئێستاکە دینی تر پەیدا بوو یان بۆچی خەڵکی تر پەیدا بوو ئەم دینانە پێشتر لەکوێ بوون پرسیارە ئاوا مەکەن لەبەرەوەی ئێمەش وەکو مسلمان ئەم قسانەی ئێستا دەیکەین و چەندین کەناڵمان هەیە لە هەرێمی کوردستاندا و چەندین رادیۆمان هەیە لە هەرێمی کوردستاندا و چەندین گۆڤارمان هەیە هەموو کەس بۆ خۆی ئێستاکە بە ئازادانە قسەی خۆی دەکا ئەو کاتیش ڕێیان لە ئێمە گرتبوو ئەمە ئایانی خاڵێکی زۆر سەرەکی هەمیشە دەڵێم
ئێمە سێ خەڵمان دەسەکەوێت لە ئازادی ئاینی یەکەمیان بە مامۆستایانی ئاینیشم گوتووە زۆرینە ئاینی زۆرینە لە هەرێمی کوردستانە هیچەیە ئیسلامە و هی مسلمانە باشە کەواتە ئێمە کە زۆرینەی زۆری ئەم کوردستانین و پێمان دەڵێن مسلمان و ئاینەکەمان پێی دەڵێن ئیسلام لە سایه ئێمەدا بەومانایە لە ژێر دەسەڵاتی ئێمەدا کە ئێمە زۆرینەین حەوت ئاینی دی لە کوردستانە بە ئازادی کار دەکا ئەوە خاڵێکی گەش و جوانە بۆ ئێمە یا خراپ جوانە ئەو مانای چییە دەڵێن هەر کاتێک هەر ئاینێک ئازادی ئاینی دا ئەبێتە ئاینەکە ینی ئازادی ئاینی لە چیەوە دێ لە ئاینی ئازادیەوە دێ هەر ئاینێک ئازادی بە ئاینەکانی تر ڕێگەی لێگرت ئەو کاتە ئەو ئاینە ئاینی ئازادی نییە کەواتێمە لە کوردستاندا دەتوانین بەس کوردستان دەڵێن لە کوردستاندا دەتوانین بڵێن ئیسلام وەک ئاینی ئازادیە ئازادی ئاینی بەێ زۆر جارم vێختنێ کارتینیت بێژن زۆرینا هەرێما کوردستانیان و 95 سەدەی خەلکی کوردستانی مسلمانە بیک و ئاماژێ بدەینە سەرژمێریەکە دقیق بوو بێ چەندێ ئەرێ ئەوە چت گەهینیت ژمارەمان نەوت ئێمە من زۆر وردم لەو شتانە چووکە هەندەسەم تاوا کردووە نەموت سەتانەوە پێنج قەدوان ناڵێم من دەڵێم زۆرینە بەس دەزانم زۆرینەکە قسەیەکی ڕاستە بەڵام ئەوە 2020 ئەڵێن ئەم ساڵ چەند مانگێکی تر سەرژمێری ئەکرێ و ڕێژەکە دەردەکەوێ چونکە ئێمە لە ساڵی 1970ەوە تێکەڵ نەبووینە بێمە سەرباسەکە کەواتە خاڵێکی تری زۆر سەرەکی ئەوەیە کە ئەم ینی فرە ئاینی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە یەکێک لە ماناکانی چییە یەکێک لە ماناکانی نیشانەی ئەوەیە کە ئاینی ئیسلام ئاینی ئازادیە چونکە ڕێگە ناگرێت دوو هەر شوێنێک کە حکومڕانی تێدا بوو ئێستا حکوومەتێکمان هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن هەر دەسەڵاتێک ئازادی ئاینی دا ئەو دەسەڵاتش دەسەڵاتێکی ئازایە ناترسێ تۆزانی وڵات هەیە ژمارەی دانیشتوانەکەی بە دەیان ملیۆن کەسە ڕوبەری وڵاتەکەی بە چەندین ملیۆن کیلۆمەتری چوارگۆشەیە باش نییە لە یەک ئاین و لە یەک مەزەب زیاتریتیانە ئەو چییە ئەو نیشانەی ئەوەیە کە ئەو دەسەڵاتە دەترسێ لە بیر و بۆچوونێکی تری جیاواز بەێ فراوانیا vê azadiya niha canavêta bi hestet il Kurdistanê aya hunereket zivrîteve bi xûdê aynî yan jî bû hukmraniyeta Kurdistanê çunka kir temaşey Saddam jî bikey Saddam jî hikûmeteke aynî bû belê hiç azadî jî nebû ئەو قسەیەکی جوانە هەموو جا وتومە تێگەشتنی کوردانە لە ئاین هەمیشە گوتومە ئیسلامی کوردی بەو مانایی کە تورکیاش مسلمانە ئێرانیش مسلمانە سووریاش مسلمانە عێراقش مسلمانە کوردستانش مسلمانە ئەو ئازادی ئاینی لە لای ئێمە هەیە لە هیچ جێکێ لەو چۆڕاتی دەوروبەرمانە نییە ئەو نیشانەی چییە نیشانەی ئەوەیە کە ئاین وەکو ئاین لە ئاسماندا کە دێ وەکو وەحی یەک ئاینە کە دێتە سەر ئەرز مرۆڤەکان پیادەی دەکەن کە مرۆڤەکان پیادەی دەکەن دین دەبێ بە تەدەیون کەواتە تەدەیونی کوردی تەدەیونێکی جوانە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە زانایانی ئاینیشی زۆرینەی زۆریان لەگەڵ ئەو ئازادی ئاینەن و لەگەڵ ئاینەکانی تر پێکەوت دەژین دەسەڵاتەکەشی تەبەنی مەزهبێکی دیاریکراوە بەێنهاژی مامۆستا ئەگەر حکوومەتە هەرێما کوردستانê یاسا و ڕێساین خۆڤە پارێزگاری لەسەر vê pêkvejiyanînekettin ڕەنگە nihajî hebin grûp et nava Kurdistanê jî da nehêlin pêkvejiyanî hebin قسەیەکی جوانە بەس ئەوەندە کە من لە ژماردن نایەن خۆشبەختانە شەقامی سەرەکی کوردی لە ڕووی ئاینەوە شەقامێکی چۆن دەڵێ شەقامی چۆن دەڵێ یەکانگیرە لەگەڵ فرەیی ئاینی شەقامی کوردی شەقامێکی متەسامیح و تۆلێرانسە شەقامێکە پڕە لە چۆن دەڵێ قبولکردنی یەکدی و ئەوانی دیکە هەموو جەوتومە پێویستیمان بەوە هەیە کورد لە نێو خۆیدا تەبابێ هەژنا لەگەڵ خەڵکی تردا زۆر تەبایە باشە کەواتەمە بەستم دووشت بوو بەڵێ حکوومەتی کوردستان حکوومەتێکی متەسامیحە خۆی نەبەستۆتەوە بە مەزهبێکی دیاری کراو بە دینێکی دیاری کراو بە تەنها بەڵکو خۆی وەکو سنتەرێک لێ کردووە کە هەموو ئاینەکانی تر لە ئەو خولگەیەدا ئازادیان هەیە دوو پەیڕەوکارانی ئاینی ئیسلامیش زۆرینەی زۆری پەیڕەوکارانی ئاینی ئیسلامیش لە کوردستاندا ئەو تەباییان قبوڵە و ئازادی ئاینی بۆ ئاینەکانی دیش فراهەم کراوە کەواتە کارەکە بەشێکی ئازایەتی حکوومەتە بەشێکیشی ئازایەتی خەڵکە موسڵمانەکەی هەرێمی کوردستان خاڵی سێم دەڵێن کاتێ ئاین ئازاد بوو ئازادی ئاینی هەبوو تاکی ئازادیش پەیدا دەبێ تاچی ئازاش پەیدا دەبێ تاچی ئازاش پەیدا دەبێ بەو مانایی کە لە هەرێمی کوردستاندا ئازایەتیە بۆ هەر تاکێک لە تاکەکانی کوردستان کە پارێزگاری لە ئازادی ئاینی ئەوی دیکە بکە پارێزگاری لە ئازادی ئەوی در بکە بڕوانە ئێمە لە ساڵی 1992 نۆزدەی پێنج هەڵبژاردنمان کرد بۆ پەرلەمانی کوردستان دوای مانگێک دوو مانگ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 دامەزرا لە ساڵی 92 یاسایەکمان هەبوو بە ناوی یاسای ژمارە حوتی ساڵی 92 یاسای ژمارە حوت
ساڵی 1992 کە پێی دەوترێ یاسای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی یاسای ژمارە حوتی ساڵی 92 دوای گۆڕا بۆ یاسای ژمارە 11 ساڵی 2007 بوو بە یاسای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەو کۆکەرەوەی لەبەر خاتری ئەو کۆکردنەوەی هەر ئەف فاکتەرە بیە هۆکارەوێ چەندێ کۆ پێشی چەند ڕۆژێکە بەرە سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانê کۆ بابای فاتیکان پێشوازیەکە تایبەت و بۆ هاتەکردن و وەکو بێژنێ بگەرمی پێشوازی هاتەکردن بە دڵنیایی چونکە ئەر وەکو بڵێ سەلمێنراوە کە کوردستان خاکی پێکەوە ژیانە کوردستان خاکی پێکەوە ژیانی ئاینیە بیا قەنەعەت دەفوانژی بە دڵنیایی جا ئێمە ئەوەیە کە چۆن دەڵێ ڕەنگە خەڵکێکی تر ئەم بابەتانە بە دروشم بکە بەس ئێمە بە عەمەلی کردومانە بە بەڵگەی ئەوەی کە تەواوی ئاینەکانی دی لە بەسرا خەڵک لەسەر ئەوەی کە سابیئەیە لەسەر ئەوەی کە بەهائیە ئێستش لە یاسا کۆنەکانی عێراقا بەهایی سزای لە سێدارەدانی هەیە بەڵام دێ بۆ هەرێمی کوردستان سابیئە دێ بۆ هەرێمی کوردستان ئەبینی لە شنگال و لە شوێنەکانی در ئەوانە مەسەلەن خەڵک و دانیشتوانەکەی ئەوێ دەبن بە داعش و دژ دەوەستنەوە لەگەڵ خەڵکی ئێزدی ئەو ناوچانە ناچار دەبن بێنەوە بۆ هەرێم مەبەستم لە هەموو ئەمە ئەوە بووکە ئێمە یاساکانیشمان هەر بە هەمان شێوێ ئێستا یاسایەکمانێ پێوتە یاسای ژمارە 5 ساڵی 2015 یاسای پاراستنی مافی پێکاتەکان یاسای پاراستنی یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان کوردی عەرەبی تورکمانی سریانی ئەرمەنی ئەمانە چین ئەمانە دەستکەوتی ڕاپەڕینن ئەبێ بە جوانی بیپارێزین خاڵێکی تر مەسەلەن لە ساڵی 2017 لە وەزارەتی ئەوقاف بەشێکی تر کرایە پێ دەوترێ بەشی پێکەوژیانی ئاینی کە هەر ئەشت ئاینەکە لەوێدا کۆ دەبنەوە ئەمانە هەمووی چمان پێ دەڵێ پێمان دەڵێ بەرهەمێک یەک بەرهەم لە بەرهەمە جوانەکانی ڕاپەڕین ئەم ئازادیە بەگشتی بەڵام لە نێو ئەویشدا بەشێکیان بریتە لەم ئازادیە ئاینیە وەکو بەرهەمێک لە بەرە زۆر جاران بێژین پێکڤە ژیانە ئاینی کللتوری کوردەواریەت قەدیمدا حتا ڤێگاڤێ ئەرێ بۆچی نها ئەم پەیوەستکەین ئە ڕۆژە سەرهەلدانێ ڤەت بێژین ئەوە ئێکەش بەرهەمت سەرهەلدانێ لە هەموو ڕابردوودا ئێمە دەسەڵاتمان نەبووە لە ڕابردوودا دەسەڵاتمان نەبووە بەمانە هەتا پێشی سەرهەڵدان هەتا پێشی ڕاپەڕین کەس نەیتوانیوە بە ئێمە بڵێ چۆن بەمانەیەک لەمانەکان ئێمەش نەمانتوانێت ئیدعای ئەوە بکەین ئەگەر دەسەڵاتمان هەبێ وا دەکەین وا دەکەین ینی چۆن یعنی وەکو گوتم لە ساڵانی دوای دەوڵەتی مادەوە تا دەگەیتە ڕاپەڕین ئێمە لە ژێر دەستی دەوڵەتە داگیرکارەکان بووینە یعنی ئەو کات ئێمەش چەوسێنراوینەتەوە ئەنفال کراوین وانە هەتا پێشی سەرهەڵدانیش لە کاتی ئەنفالکردنەکەیان مەسیحی بی ئێزدی بی مسلمانی هەمومان وەکو یەک چەوسێنراوینەتەوە ئەو کات هوەر نەبوو کە ئێمە پێکەوەژیانی ئاینیمان هەبوو باش بوو کە پێکەوەژیانی ئاینیمان لەگەڵ گەلانی دیکەی ئاینجیاواز لە کوردستانە هەبوو باش بوو باشتر ئەوەیە کە وەختێ دەسەڵات وەردەگری ئەو جادەی سەلمێنی کە دەسەڵاتیشت هەیە و یاسا بەدەستی خۆتە و زۆرینەی پەرلەمانی تۆیە و زۆرینەی حکومەتی تۆیە و زۆرینەی ئاینی مسلمانە ئەو جا لەگەڵ ئازادی ئاینیت و ئەم هەموو یاسایە دەرەهێنی بۆ پاراستنی پێکاتەکان ئێستا هوەرە ئێستا دەرکەوت چونکە زۆر کەس ئەحزاب هەبوو مەسەلەن لە دنیادا لە شوێنی تر لە وڵاتانی تر معارەزە بوون وانە کە گەشتە دەسەڵات ئازادیان بە خەڵک نەدا زۆر کەس هەبوون ئەیانگوت ئازادی ئاینی هەتاوەکو گەشتە دەسەڵات لە وڵاتانە کە خۆیان گەشتە دەسەڵات ئیدی ئازادی ئاینیان نەهێشت هوەری و جوانی ئیسلامی کوردی و تێگەشتنی کوردانە لە ئیسلام و لە ئاین لەوێدایەکە لە سەردەمی پێش دەسەڵات و لە بێدەسەڵاتیدا هەر پێکەوەژیانی ئەکرد کە هات بوو بە دەسەڵاتدار جوانتر و چاکتر و پەرەی پێدا کەواتە ئەمەی ئێستا بەرهەمێکە لە بەرهەمەکانی تاکە تشتێک هەیە ناوا مە کورداندا نەهادا و ئەم هەموو شانازیە پێ بکەین بێژین ئەمن و ئاسایشە کوردستانیا پاراستیە ئەرێ ئەف ئەمن و ئاسایشە ئێکەش بەرهەمێت ئەوێ سەرهەلدانان بەحث بکەین ئەمیش ئەتوانی وا بڵێ لەبەرچی لەبەرەوەی لە پێشدا ئاسایشی خەڵک لە دەستی ئێمەدا نەبوو تا بڵین ئەتوانین بیپارێزین یا ناتوانین چونکە پێشمەرگەت هەبوو لە چیاکان بووە ناوەندی شارەکان لە دەستی ئەواندا نەبووە کەواتە قسەکە لێرێ بابێن و سەر چەمکی ئاسایش جوان وردکەینەوە چەمکی ئاسایش لە ڕوانگە ئاینیەکەی نەک حکوومەت و یاسای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش و ئەوە ناڵێم لە ڕووی ئاینی خوددا دەفەرمیێ وئیذا جاءهم ئەمڕ من الأمن أو الخوف بینیت یعنی پێچەوانەکەی چییە پێچەوانەی ئەمن خەوفە کەواتە لێرەوە تێدەگەین ئەگەر نەزانین سپی چییە ئەو بە ڕەش دەزانین دەڵین پێچەوانەکەی هەندێجار دەڵێ شتەکان بە پێچەوانەکانی دەناسرێتەوە هەر کاتێک گوتر ئاسایش یعنی چی خوددا دەفەرمێ جاءهم أمر من الأمن أو الخوف يعني پێچەوانەی ئاسایش ترسە ئەگەر ئاسایش نەبێ ینی ئەمن و ئاسایش ئەمن و ئەمان نەبێ یعنی چی یعنی بەو مانای ئێمە لە ترسدا دەژین بۆیە خوددا دەفەرمێ يعني فليعبدوا رب هذا البيت يعني خدا داوای ئەومان لێ دەکا بیپەرستین چ کاری بۆ کردوین یەکێکیان
وآمنهم من جوع أطعمهم من جوع وآمنهم من خوف وآمنهم من خوف كواتە جارێکی تر ئەمن و ئەمان هاتۆتە نیشتی خەوف یعنی خدا خەوفی لە دڵدا نەهێشتی جا ئەنواعی خەوف ئەبێ بزانین چییە تاوەکو ئەمن و ئەمانمان بۆ بێ لە ڕووی ئاینیەوە یەکێک لە ئەمنە گرنگەکان داخلیە لە ناخی خۆماندایە ئەمنێکی تریشیان خارجیە و دەرەکیە کە ئەوە حکوومەت دەیکە ئەمنە ئاینیەکە ناخی خۆمانە ناخی خۆمان خدا دەفەرمێ الذين آمنوا ئەوانەی کە بڕوایان هێنا ولم يلبسوا إيمانهم بظلم أي بشرك أولئك لهم الأمن وهم مهتدون كواتا أمنێکی داخلی ناخی ئێمەدا پێویستە چی بکەین یەکتاپەرستی وەختێک کە ئینسان بەڕاستی باوەڕدارە بە ذاتی خدا و بە ذاتی خدای تاک ئیدی ئەمنی بۆ دروست دەبێت ناترسێ کەواتە پێغەمبەران چ کارێکیان بوو کە هاتن پێغەمبەران چۆن ئەمن و ئەمانیان بۆ خەڵکێنا لە ڕووی ئاینیەوە لەوە هێنایان کە خەڵکیان ناسان بە خدای تاک خدای تاکیان بە خەڵک ناسان ئەخە تۆ وتمان لە نوح دەست پێکەین هەتاوەکو محەممەد نوحات خەڵکەکەوت وەقالوا لا تذرن ودا ولا سواعا ولا يغوث ويعوق ونسرا کەواتە پێغەمبەران کاتێ دێن کۆمەڵگە فرە خودداییە دەیانوێ بیکەن بە تاک خودایی تاک خودایی سوودی چییە ئینسان یەکسەر لە ڕووی ئاسایشی ناخی خۆیدا خوددا دەفەرمێ چی دەبێتەوە ئەو کاتە لەگەڵ یەک زاتدا کە ذاتی ئیلاهی تەنیایە بل افترسا جانبێتە بەحث کەتن مامۆستای بەڕێز وەک فیترەتێک و غەریزەک نیەت ناوا هەموو مرۆڤێکێدا خودی تەعاڵا دروست کردیەک و حتمیە دەبێتن ترس ناوا مرۆڤیدا هەبیتن ئەنج ئەوەیە مەسەلەکە ئەبینی بۆچی تەعەدودی ئالیە پەیدا بوو بۆچی خەڵک مانگی دەپەرست پێشان بۆچی خەڵک هەتاوی خۆری دەپەرست بۆچی خەڵک داری دەپەرست درەختێک بۆچی خەڵک بەردێکی دەپەرست بۆچی چونکە دیاردە سروشتیەکانی کە دەبینی زیاد لە خوددایەکێ دەبێت لی بترسی ڕۆژێ باران دەبێت لە خودای باران بترسی ڕۆژێ دەبێت لە خودای هەورە تریشقە و بروسکە بترسی ڕۆژێ دەبێت لە خدای لافاو بترسی ڕۆژە دەبێت لە خدای جەنگ بترسی کەواتە تۆ پەرش و بڵاو بوویتەوە ئەمن و ئاسایشی ئاینی ناوخۆیت نییە وەختێک کە هەموو ئەمە پەیوەست دەکەیتەوە بە ذاتی خوددا تۆ یەکسەر لەگەڵ یەک زاتتا مامەڵە دەکەیت لێ خدای مەزنجیت قورآنە پیرۆزدا ئەمرکەتن وەخافونی ئین کنتم مؤمنین کەواتە ئەو خەوفە نییە بەومانەیە بەمانەی کە هەتا گە لە ژیانی خۆتا تۆ یەکلا بوویتەوە بەمانەیەک لەمانەکان یعنی چۆن دەڵێ لە شوێنێکە یعنی پەرش و بڵاوی نییە جۆرێک لە مەرکەزیەت هەیە جۆرێک لە مەرکەزیەت هەیە یعنی خۆ یەکلاکردنەوە بۆ خوددا فەرقی یعنی خوددا دەفەرمی حتى لە شەریکایەتی وەڕەجولا سەلەما لڕەجل من تۆ بەتاقی تەنیا مامەڵە دەکەین وەڕەجل فيه شركاء متشاكسون منیش دەمەسئولم هەبێ بۆ نمونە نازانم من دەمەسئولە لەگەڵ کامیان مامەڵە بکەم چۆن هەردەیان لە یەک کاتە ڕازی کەم و بە قسەی کامیان بکەم و هەرێکی بۆ شوێنێک ئەمنێرن ئەبینی خوددا ئەم نمونەیەمان لە قورئان بۆ دێنێتەوە کەواتە مەبەستمەوە بۆ ئاسایشێکەیە لە ناخی ئێمە پێی دەوترێ ئاسایشی ناخ ئەو ئاسایشی ناخە کاری حکوومەت نییە ئەوە بەشە ئاینیەکەی کە خوددا پێمان دەڵێ بۆیە ئیبراهیم سەلامی خوای لەسەر کە هەمیشە خوددا دەمانجێڕێتەوە بۆ لای ئیبراهیم دەفەرمێ لە دوعاکانی ئیبراهیم چییە ئەفەرمێ وجنوبني وبني أن نعبد الأصنام بەڵام پێشی ئەمە رب اجعل هذا البلد آمنا خدایە ئەم وڵاتە ئەم شارە ئەم خاکە ئەمن و ئاسایش و ئەمانی تێدا بێ وجنوبني وبني أن نعبد الأصنام چی کۆ کردەوە هەردوو ئاسایشەکە ئاسایش یەکەم رب اجعل هذا البلد آمنا ئەم شارە ئەم شوێنە ئامین بێ و ئاسایش و ئارامی بێ ئەوە دەرەکیەکەیە وجنوبني وبني أن نعبد الأصنام بتەکان نەپەرستین یعنی چی یعنی زیاد لە خوددایەک وەرزق ئەهلە و ئەو لە باسی تەعاما بێ باسی بکەم کەواتە خوددا مشی بەستەوە یعنی فەرمووی فأذاقهم الله لباس الجوع والخوف جارێکی ترە بینی خەوف هاتەوە پاڵی جوع جارێتر خەوف دێتەوە پێچەوانە دەوەستێت لەگەڵ ئەمن و ئاسایش جا مەبەستم بێمەوە سەر یعنی ئەمە کورد وەکو تاچی کورد لە ڕووی ئاینیەوە ناخی خۆمان بە یەکتاپەرستی و بە خوداپەرستیەکی کوردانەی زۆر جوانی خۆماڵی تەژی کردووە و پڕ کردووە ئەمە دیندارێکی ئێمە بوو ئەمە ئەمن و ئاسایشی ناوخۆی بۆمان دروست کرد ئەمن و ئاسایشی دەرەکیمان ناتوانین بڵین هەبووە پێشی ڕاپەڕین چونکە پێشی ڕاپەڕین لەژێر دەسەڵاتی داگیرکارە بووینە کە کۆتایەکەی 3 ساڵ پێشی ڕاپەڕین ئەنفالی کردوین بەڵام ببینە سەر ڕاپەڕین یەکەم ڕۆژێک کە ڕاپەڕین ڕوو ئەدا ئەمن و ئاسایش کورد ئەمن و ئاسایش بۆ دابینەکە کورد ئەمن و ئاسایش بۆ ئەو سەربازە هەڵاتوانەی جەشی عێراقی و سوپای عێراقی دابینەکە تۆ لەبیرت نەیە ڕەنگە بە ڤیدیۆ بگەڕێ ببینیتەوە من بینیوە بە چاوی خۆم ئەم کوردستانە تەژی و پڕ بوو لە چی لە سەربازی هەڵاتوو بە جلوبەرگی سەربازیشەوە لەم کوردستانە حەسر ببوون چونکە هێشتا ڕاپەڕین تا کەرکووکیش ڕۆشت بوو لە کەرکووک بەرەو خوار نانەتوانی بگەڕێنەوە نەبادا لە سێدارە بدرێن هەموو لە ناو هەرێ ماما بوونەوە هەتا هەندێکیان لە کۆڕەوەکەش هەر لەگەڵێمە کۆڕەویان کرد بەرەو ئێران هەندێک لەو سەربازانە جا بتبینیایە لە مزگەوتەکانە ئەو سەربازە هەڵاتوانە دەنووسن خەڵک خواردنی بۆ دەبرد یعنی ئێمە چیمان کرد ئێمە
ئێمە لە ڕاپەڕینە ئەمن و ئەمانمان بۆ ئەو سەربازانش دابین کرد کاتێک کە هێشتا دەسەڵاتێکی زۆر ساکارمان هەبوو بڕوانە هەر لەو کاتەدا کە ئەم نەوە ئارامەمان بۆ دروستکرا هەرچی خەڵک هەڵاهات لە ژێر دەستی زوڵ مستەوی سەدام حوسێن لە ساڵی 91 تا 2003 بە حیزب بوو بە ئۆپۆزیسیۆنی عێراقی و هەرچی حیزب بوو هەرچی خەڵک بوو هەڵاهات هەمووی ئاهات لە هەرێمی کوردستانە جێگەی ئەبەوە ئێمە تەنها و تەنها بڕواونەیەتەوە ئەو 4 ساڵەی 94 بۆ 98 شەڕی ناوخۆمان بوو زانیمان ئەمن و ئاسایشمان نەمێنێت چەند خراپە ئەو بوو لە هەفتەی نۆی 1998 ئیتفاقیەک ڕێکەوتنامەی واشنگتن کرا دوای بە یاسا لە پەرلەمان یاسای ژمارە 16 2002 تەصدیق کرا ئەو ئیتفاقیە تا ئێستاکەش لەبەری ڕەنجی ئەو ڕێکەوتنە وەکو دەڵێ دەژین جامە بەستمەوە بوو عێراقیەکان لە ساڵی 2006 کە قاعیدە پەیدا بوو لە بەغدا و ناوچەکانی سنی نشین و ئەوانەی دیکەدا لە 2006 و 2007 حربێکی ناوخۆی ئەهلی لە بەغدا و لە عێراق و ناوچەکانە دروست بوو یعنی بەدرێل سەری یەکتریان کون دەکرد ئەو کاتەش یەک مەوجە و شەپۆلی دیکەی عەرەبی سوننە هاتن بۆ کوردستان و لە کوردستانە دەستیان بەژیان کرد لە 2014 کە داعش هات 5-6 پارێزگا هەر هەمووی بە کۆمەڵ بە 1,800,000 ڕویان لە هەرێمی کوردستان کرد کەواتە مەبەستم ئەوە بوو هەتا ئێستاش هەر لێرە ماونەتەوە کەواتە ئێمە شتێک کە شانازی پێوە دەکەین ئەوەیە کە دەتوانین هەتا مزگەوتەکانمان هەتا مەعابیدی هەموو ئاینەکانی دیکە بەلەف ئەم ئاسایشە جەنابێتە بەحسکردن سەرهێلن گشتی شێوازێکی گشتی تێتە بەحسکردن بەلێگرت و بێ وردەکاریات ناوە کوردستانیشیدا چەندین حاڵەت ئەم چاوێت خود بینین کە ئەمن و ئاسایش تێدا نەهاتیە پاراستن بۆ نمونە خەڵکێکت مزگەفتەدا تێتە کوشتن خەڵکی سەر شارعێکی تێتە کوشتن ئەوە حاڵاتن یانجی حاڵەتێکی نۆرمالە بەدڵنیایی حاڵەتن چونکە هەر ئەو کاتێک کە کەسێک ینی ناخۆشە زۆر بەڕاستی دیاردەیەکی ناخۆشە دەڵێن لە بەرگی سپیدا چۆن دەڵێن لە قەمیسەکەی من و تۆدا خاڵێکی ڕەش هەبێ دیارە وانە هەرێمی کوردستانیش ئەو ڕووداوانەی تیا ڕوودا بەڵام گرنگ ئەوەیە ئەو ڕووداوانە کە ڕوودەدەن ڕووداوێکی چۆن دەڵێن لاوەچی پێ دەڵێن هەر لەو کاتێک ئەوە لە هەرێم ڕوودەدا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ڕاستڕەوێکیش ڕووی کردوتە نێو دوو کافێ وانە دە کەسی لە یەک کاتا کوشتووە کە 5-6 کوردن لە کوژراوەکان لە ئەمریکا خەڵکە چێتە نێو قوتابخانە خەڵک دەکوژێ ئێمە نابێ پاساو بێنینەوە بۆ ئەو حاڵەتێکە کەمیش بێ خۆی نیشانەی ئەوەیە تۆ ئەو نمونێت بۆ هێنایەوە نمونەی کوشتنی کەسێک لەلایەن کەسێکی چۆن دەڵێ ینی بە هەر شێوازێک ناتوانم ناوی لێ بنم چونکە هێشتا یەکلانەبووتەوە یعنی پێمان ناخۆشە چونکە لەبەر دەرگای مزگەوتێکی شارڕۆدا خۆ پەیوەندی بە مزگەوت نیە ئەگەر لەبەر دەرگای دائیرەیەکی شەبواە ئەو کەسە ئەو کاری هەر ئەنجامەدا جامە بەستمەوە بوو ئێمە ئەوەشمان لەبەر چاوبێکە ئاسایشی مزگەوتەکانیشمان شتێکی زۆر جوانە ئەزانی ئەم هەموو هەزارە شەو ئەمێنێتەوە و دەچێت و دەڕوا و دێ لەگەڵ هەندێک حاڵەتە یعنی ئەگەر بێت و تەماشایکەی لە کۆی گشتێکەکەیدا ئەمن و ئاسایی هەموو جاریانی زۆر جار مامۆستایانی مزگەوت دەستخۆشی لە ئاسایش بۆ دەکەن چونکە دەتوانن بە درێژایی مانگی ڕەمەزان کەس لەم وڵاتە ناخەوێ مزگەوت دەرگای کراوەیە شەو نوێژ دەکات و تەراویح دەکات و ئیعتیکاف دەکات مەعابیدەکانی دیکە لە سێبەری زۆرینەی خەڵکی مسلمانیشدا پارێزراون ئەوە جوانیە بۆ ئێمە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دیسان مەدوێتن چینەت ناوە خەڵکی خۆی بەڕێژی دات ناوە شار و شارۆچکن کوردستانێدا پرسیار هاتی ئاراستەکردن سەبارەت ڕاپەڕینە و پاراستنا دەستکەفتیە نوێ دابزانین وا چ ژمارە گوتیە بفەرمون وڵات دەستکەوتی ڕاپەڕین بۆ ئاپارێزرێ کە کورد جارێ ئەمامۆ هەموو قسەیەکەکرێ کورد هەموو یەک بێ بەڵام لەسەروی هەموویانەوە بێ سەرکردایەتی کورد بزانن چۆن حکمی ئەم وڵاتە ئەکەن بزانن چۆن ئیش و کاری وڵات بەڕێوە ئەبن تەبعاً وڵات ئێستا هەمووی بەدەست ئەوانەوەی بەسەر حزبە دەسەڵاتدارەکانەوەیە ئەگەر بیانەوێ بەرهەمی ڕاپەڕین پارێزن هەڵبەتە بێ ئیشی تەواوەتی بۆ کورد بکەن بۆ میلەتی خۆیان بکەن ئەس خۆش بەرەبەرە بژم نەوێ گاوێ هەکەمش بەرەبەرە هەر ئێک بۆینەوەی گرتن مە هەر هەبۆی حتا vê gavêjî nû kemkêj bûyne hedefekî armancekî jî vêce her qeyranekê her ezmaka têda bîn vê tu qeyrana jî de em xwe îstiqlal kirin vê girtinê parêzî ئەو خۆشگوزەرانیە کە ئێستا لە هەرێمی کوردستان بە بەرچاوی خۆمان دەیبینین و ئارامی کە لە کوردستانە هەیە ئەوەی تریش کە ئەو ئاوادانی لە هەرێمی کوردستان هەیە لە پاش ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 کە ڕزگارمان بوو لە ڕژەمی بەعسا کە ئێستا هەرێمی کوردستان لەو پێگەی ئێستادا دەڕوانین لە دوێنێ و ئەمڕۆ سبەی
هیوادارین دەستکەوتی باشتر بەدی بینین. باشترین دەستکەوتش کە بەدەستمان هێنا دروستکردنی حکوومەتێکی بنکە فراوان، حکوومەت یاریێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و ئەو خۆشگوزەرانی کە لە هەرێمی کوردستان هەیە. وێگاافکێ خۆسەری خۆینە و ئەمانەت الحەمدولله یا هەی و هەکر هەمین پارتێتمە ئێک دەنگ بنوی کرد بن هەمی تشتمە بدەزوین. يعني كاس نشت دجمن نشت تعدايل المبكتن ان ضرر بهين تمام بل والله كر ام اجنبين تفرقه بين بل والله اب دجمن شتن يعني ما سردابتن هميا يعني اري والله وجدي الحمد لله امانته ام شوي ظلم تعداي خلاص بو انه سرهلدان يعني همي خلقي ما رابو سرخو او تعداي راك سرما رابو الحمد لله في قف كامل مالت خوب امانه جينو خوشيه وان شاء الله خدي في غصب ما راجريتنو وهم هزار جا الحمد لله. اما اگه بگرینەوە لۆ ئەو سەردەمی دیارە ئەو سەردەمی بەڕاستی خەڵک نەبوون بوو لە زۆر بوارە دەتوانم برێم یعنی خەڵکەکە کم کەس هەبوو وەکو پێداویستی ڕۆژانەی کە هەبیتن لەخوای بە زیادوی لە پاش کە ئینتیفاازە دەستی پێکرد خەڵکەکە لە زۆر ڕوانگەوە بەڕاستی ئیسراحەتی کرد لە زۆر شتەوە کە دەتوانم برێن ئیسراحەتی کرد. دێ یا دەستکەفتێت سەرهەلدانێ نۆتۆیەکی نزوە نۆتۆیەکێ تشتێکی گەلە بۆش بی و هیڤیۆمە ئەوە ئەوە ئەف دەستکەفتێت هەنگێ بێنە بیرا وان بەرپرسا ئەو دیا بزانن عنی ئەوە بۆ چێک یاد بیکردن. بینین لە پێشی ڕاپەڕین طبعا وەزع و ظروف و زمانێکی ناخۆش بوو. بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار کە خوای گەورە فرسەتی ئەو میلەتە فەقیر و هەژار و قوربەسەر و کە زولم و ستەمی لێ دەکرا ژێردەست بوو. بەڵام ئیمڕۆ الحەمدولله دوای ڕاپەڕین لە ژێردەستی ڕزگاری بوو زولم و ستەمی لێ نەکرا و دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوە بوو کە ئێستا کە ئێمە پەرلەمانمان هەیە حکوومەت و دادگایی و هەموو شتێکمان هەیە کە ئێمڕۆ ئەتوانین بە ئازادیانە لە هەرێمی کوردستان بگەڕین و بسوڕین و هەموو کار و کەسابەت و ژیانی خۆمان بکەین. بینەرن بەڕێزە خۆشتەوی دووبارە سەڵاف وەبن زۆر سپاس بۆ بەشداربوویان کە ڕاوسەرنجێن خواڕاستەی مەکرین هەر بژین ساخ و سەلامەت بن بۆ بەشداریاوە سوپاس بووە. مامۆستای بەڕێز بهینە سەر تەوەریخ و بەحساوی چەندی بکەین سەبارەت ئابوورێمە وەک هەرێما کوردستانێ پشتی ڕاپەڕینێ ئەرێ چەوە ئەم بکارین پتر و زۆرتر پارێزگاریە لەسەر ئابووری خۆ بکەین پشتی هەمی دەستکەفتیان دیتر یەن ڕاپەڕینێ. بەڵێ وەکو گوتم لە جوانەکانی ئێمە ئازادیمان دەستکەوت لە ڕاپەڕینە ئازادی ئاینیشمان ینی بە شێوازێکی تایبەت لە نێو ئەو ئازادیەدا ئەوجا ئێمە ئارامی و ئاسایشمان دەستکەوت ئەوش هەر خاڵێکی سەرەکیە وەکو گوتم ئێمە ئەو ڕۆژەی ڕاپەڕینمان کردوەکو خەڵکی کوردستان نانمان هەبوو بەڵام ئازادی و ئاسایشمان نەبوو کەوتە لە پێناوی ئازادی و ئاسایشە خەڵک ڕاپەڕی ئێستا لەم سەردەمە کەوتوونێتە حاڵەتێک کە ئازادیمان هەیە و ئاسایشەکەمان هەیە شکر بۆخوا کێشەیەکمانێ پێدەوترێ کێشەی ئابووری یا بە مانایەکی تر کێشەی نانەکە نان ئەو نان وەکو دەڵێ ڕەمزێکە طعامهم جوع ڕەمزێکە نان سیمبڵێکە کاڵی نان و ئازادی نان سیمبڵێکە بۆ موچە نان سیمبڵێکە بۆ وەکو چۆن دەڵێ بۆ باسی ئابووری بۆ ئەو بابەتانە بۆ خواردن کاری بەڵێ ڕاستە کەواتە خدا کە فەرمووی فەلیعبدوا رب هذا البيت الذي أطعمه من جوع کەواتە جارێکی تر لە بەرامبەری جوع تەعامی دانا مەساحەیەکی زۆر گەورە لە قورئاندا هەیە بۆ باسی تەعام ئەمەوێ بە پەلە باسی بکەم تا پێت بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێ بەهایەکی زۆر چاک بۆ ئازادیەکەی کوردستان بهێڵێتەوە بیەوێ بەهایەکی زۆر چاک و قیمەتێکی زۆر چاک و نرخاندنێکی باش بۆ ئاسایشی هەرێم بهێڵێتەوە پێویستە لایەنی ئابووری چاکین پێویستە لایەنی ئابووری چاکین چونکە خوددا بە خودایەتی خۆی فەرمووی ینی ئێوە خوددا بپەرستن ئەو خوددایە ئێوەی نان داوە نانی ئێوەی داوە بەمانایەکی تر چۆن ئەم قسەیە بێ وردی کەمەوە ینی خوددا دەفەرموێ هەر شەش کیشوەرەکەی دنیا بەیەکەوە سنوورەکانی لابەی ئەو هەموو دەرامەتەی لە ئەرز و ئاسمانی ئەم زەویەدا هەیە بەشی هەمووتان دەکات بە زیادەوە ئەمە قسەی خوددایە ئەوجا بە ئەنجامی شەڕەدا بەشیان کردو ئەو نەوتی هەیە ئەو نیەتی ئەو مەساحەی گەورەی ئەو بچووکە لە ئەنجامە خەڵک برسی بووە ئێستاکە بە پێی WFP بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ خۆراک لەگەڵ ڕێکخراوی فاو کشت و کاڵ و خواردەمەنی ئۆرگەنایزیشن FAO ینی پێمان دەڵێن نزیکەی 900
ملیۆن بۆ ملیارێک وەکو بڵێ برسی هەیە لە دنیادا مانای وایە لە کۆی 7 ملیارە ملیارێکە بێ یعنی لە هەر 7 ئینسانێک برسی ئێستاکە ئێمەش دەبێ بترسین چونکە بەڕاستی 2020 قسەی یاکەین 10 ساڵی تر پێڵێن 2030 لە 2030 ئۆتۆمبیلەکان ڕەگە ببن بە کارەبایی لە دنیادا شتەکان زۆری دەگۆڕێن بۆ کارەبا وزە نوێبووەکان دێنە ئارە نەوت خەڵک بە دینارێک ڕەنگە نەیکڕێ بە دۆلارێک ڕەنگە نەیکڕێ ئەو کاتە ئێمە دەبێ وەکو وڵاتانی نەوت دەرهێنەر لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین ئەبێ سەرچاوی دارایی دیکەمان هەبێ جا بێمە سەرباسەکە بزانە خدا ئەوەندە باسی تەعامی کردووە هەمیشە لەگەڵ نوێژارێکی خستوتەوە ئمە سوورەتێکی بچکۆلەکە لە قوتابخانە لە بەرمان دەکرد سوورەتی ماعون بوو ماعون بە کوردی یعنی مەعونەت یعنی یارمەتی خدا دەفەرمێ ئەڕائیت بسم الله الرحمن الرحیم ئەڕائیت الذي يكذب بالدين تۆ دەبینی ئەو کەسە چێە الذي يكذب بالدين ڕای بە دین نیە و دینش بە درۆ خاتەوە ئەوە چی کردو الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ئەو کەسەیە کە وەکو دەڵێ تەرک یعنی چۆنڵێ یعنی کەسی بێ باوک و کەسی بێ سەرپەرشت پەنە پاڵەنێ و دووری خاتەوە و یعنی یارمەتی نادا باشە ولا يحض على طعام المسكين هانی خەڵک نادا بچن خۆراک ببەخشن بەو کەسانی کەوا نەدارن بینیتە اینجا ئەلێرە دەفەرمێ فويل للمصلين بآياتك ونجا دالين آياتك نيوين نبري خراب درسيا فويل للمصلين يعني الذين هم عن صلاتهم ساهون تفرمي ويل سزابو أو جورا نيوشكراني ك نيوشكانيان نك في صلاتهم ساهون مش كان دروا لنا ونيوشا أونا خدا نيفرمو في صلاتهم ساهون عن صلاتهم ساهون عن يعني شي يعني نيوشكان نايبة ماي أوي كاري شاكيان بيبكا كاري شاكيان بيبكا الذين هم يراؤون بوريا نيوشدكن لبرای خەڵک تەکمیلەکەی وەیەمنعون الماعون ماعونەت و یارمەتی لە خەڵک دەگرنەوە بەلێڤان چەمکانە چه پەیوەندی پێکوێ ڕەخێکی دروکردن ئەبدینی بکەتن ڕەخێکی ببیتە مانع و پارەی نەدەخەڵ یعنی پێناسی نوێژانەکەت یعنی پێناسێک بۆ کەسێک کە گاڵتە بە دین دەکا و دین بە درۆ دەخاتەوە دین درۆ خاتەوە چییە ئەوەیە کە یارمەتی خەڵک نادا یعنی چەند قرس بوو یعنی یەکی وازانێک کە بڵێ الذي يكذب بالدين ئەوەی کاڵی خوا نییە و قیامەت نی ئەمە بەشێکێتی یعنی خدا بەو جۆرە نوێشکەرانەش کە تەعام نادەن و خواردن نادەن و یارمەتی نادەن پێیانی گوتووی ئەوە گاڵتە بەدینەکە پێوتێتی نوێژوان نابێ ئەوە نوێژ نییە ئێوایکەن هەمان مرتبەیە ئادیوتە یعنی وە قسەی خدایە من جەبزانە پێگەیەکی بۆ تەعام داناوە یعنی لەوانەیە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بە مەرجی خۆمان لە ڕووی ئاینەوە دەڵێن ئێمە مسلمانین خواردنی ئێمە دەبێ ئاوا سەر ببڕێ و بەو نەوعە دروست بکرێ و بەو مەرجانە دەیخۆین حەڵاڵ و حەرام وانە مانای ئەو کاتە ئێمە ئەتوانین خواردنی ملیار و نیوێکی دنیا بخۆین ئینسانەکان یعنی وەکو بڵێ ئەڵێن ئەم خواردنە حەڵاڵە بۆ ئێمە ئەشی ڕۆژە لە ڕۆژان تۆی مسلمان خواردن نەبێ دەستکەوێ ئەو جا بزانم مەبەستم ئەوەندە خواردن مهمە بۆ ئینسان خدا فەرمووی وطعام الذين اوتوا الكتاب حل لكم يعني اوتوا الكتاب بمسيحي وباوكو چۆن دەڵێ ئەگەر هەر ئەو دوانەی جوو کۆ بکەینەوە لەگەڵ یەکە یعنی خوا خواردنی 2 ملیار و نیوی تریشی وەمان حەڵاڵ کرد بۆ نەبادا لە حاڵەتێکدا کە خۆمان وەکو ئومەتێک خواردنمان نەمێنێ بڵێن وەڵامە خواردنی ئومەتێکی تر ناخۆین وطعامكم حل لكم یعنی مانای چی بوو ئەم حەڵالکردنی تەعامی ئێمە حەڵالکردنی تەعامی ملیار و نیوێک بۆ 2 ملیار و نیو حەڵالکردنی خواردنی 2 ملیار و نیو بۆ ملیار و نیو یعنی ئێمە 4 ملیار ئینسان نیوە زیاتری گۆی زەوی خواردنمان بۆ یەک ئەبێ بەبێ ترس لە ڕووی ئاینیەوە ئەمە چی بوو مانای وایە خدا دەزانێ کە ئینسان نابێ برسی بێ بۆیە کە پێغەمبەران دەهاتن خەڵک دەیگوت پێغەمبەران نابێ خواردن بخۆن مەلائیکە بن خدا دەفەرمێ وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام ئێمە پێغەمبەرانمان وا دروست نەکردووە جەستەیەکیان هەبێ خواردن نەخوا ئەم ئاەتە چی پێ دەڵێن ینی بیکەیتەوە بە کوردی یعنی ئەم ئاەتە کە خدا دەفەرمێ وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام ئەمانە جەستەیەکیان نییە پێغەمبەران کە پێویستی بە خواردن نەبێ چونکە مرۆڤن پێوی کەواتە بە کوردەکە چی دیە هەرچی جەستەی هەبێ پێویستی بە خواردنە هەرچی جەستەی هەبێ پێویستی بە خواردنە کەواتە لە هەرێمی کوردستاندا ئەم قسەیە زۆر مەسەلەیەکی گرنگە جا خۆشبەختانە لە ڕووی کەلتوری کوردەواری ئێمە گەلێکی چۆنەڵێ نان دەبەخشین ئێمە گەلێکین یارمەتی خەڵک دەین هەر نمونەی سەربازەکان بۆ بێنەوە ئەو سەربازە هەڵاتوانی ڕژێم لە 90ەکە لە سەر هەڵدان و ڕاپەڕینە خەڵک نانی پێدان خەڵک حکوومەتمان نەبوو کەسمان نەبوو خەڵک خواردنی بۆیان دەبرد ئەوە نیشانەیە ئێمە چەندین ڕێکخراوی خێرخوازی باشمان هەبوو لە هەرێمی کوردستاندا کە گەلی کورد ئەو ڕێکخراوانەی هێنایە ئێرە وەکو ئیغاسەی ئیسلامی و ڕابطەی ئیسلامی و نەدوی ئیسلامی ڕێکخراوە بوو هەموو ئەوانە لە قۆناغێک لە قۆناغەکان کاری زۆر چاکیان بۆ ئەو گەلە کرد کە خواردنیان بەو خەڵکە بەخشیەوە اینجا لە دوای ئەوە یاساکانی ترات و چەندین ڕێکخراوی گەورەتر دروست بوو ئێستاش ئەبینی
هەموو ئەو ملیۆن و 800,000 کە لێرەیە و ئێستا کەم بۆ تۆ یان نزیکەی بۆ ملیۆنێک یا کەمتر یا زیاتر هەموو ئەوانە بینی ڕێکخراوی خێرخوازی بارزانی بە پلەی یەکەم لە خزمەتی ئەوانەدایە و خواردنیان و خێمەیان و یارمەتیان دەدا. ئیدی لە نێپاڵ ئەوەشدا بە پێی یاسای ڕێکخراوەکان دەیان ئەگە نەڵێم سەدان ڕێکخراوی خێرخوازی لۆکاڵیمان هەیە کە لە پاڵکاری حکوومەتدا ئەوان دەچن خۆبەخشانە یارمەتی و خواردن و خواراک بۆ خەڵک کۆ دەکەنەوە. مزگەوتەکانی ئێمە خواردن دەدا، تەچیەکانی ئێمە خواردن دەدا، خانەقەکانی ئێمە خواردن دەدا. هەموو ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستانی زۆر گرنگە وەکو یوسف سەلامی خوای لەسەر پلانێکی هەبێ بۆ ساڵانی ئایندا ئێمە نەبینە گەلێک برسی بین. بەێ بحکومەوە چەندی مامۆستا کە تەوەری سەرەکی خەڵکەمە بەحسا ڕاپەڕینیە و دەستکەفتیان ڕاپەڕینیە ئەگەرش ڕووی دینی بین سەحلا بێ مەسەلێ بکەین وەک توێریە دینی وەک تەکستی دینی بێشتەتە ئەگەر دەست هەڵاتدارێتە زۆڵمێژی لتە بکەتن و لتە بدەتە و ماڵێت تەژی ببەتن بێتن تو یە بێدەنگ بی ئەرێ ئەف سەرهەلدانە گەلەی کورد کردی دژی ستەمکارێکێ ئەvە پێچەوانەی وان تکستایە یانجی ئەvە میتود و قەنەعەتێکی تایبەتە بکوردی بە بەڵێ ئەوەی تۆ گوتیت قورئان نەبوو بەێ باشە قورئان چ دەفەرمێ کەلامی خوددا لا يحب الله الجهر بالسوء من القوم إلا من ظلم بەێ ئەvەژی فەرمودا بخاری و مسلمیە ئەزانم جابی ئەوە بچیتەوە لای زانایانی فەرمودا بڵێ من ئەو دوانە بە عکسی یەکتر دەبینم چۆن تەوفیقم بۆ دەکەن لە بینیا من لە علمی فەرمودا ئەو شارەزایم نییە ئەوان دەزانن بەس لە علومی قورئان تەدەبورە ئەتوانم تیای بکەم لەبەرەوە خوددا دەفەرمێ هەر کەس یعنی خوددا دەنگ هەڵبڕینی پێ ناخۆشە بەڵام لە ستەما نە لە ستەما دەبێت دەنگ هەڵبڕی ئەبێ شۆڕش بکەی ئەبێ خەبات بکەی لەبەر ئەوە خوددا وای فەرموو بەڵێ کەواتە چ پێویستە سەرمە ئەم وەک گەلێ کورد بۆ پاراستنا دەستکەفتین سەرهەلدانێ ئەم چ بکەین وەکو تاکی کورد باشە من گوتم ئێمە لە بەرهەمەکانی ڕاپەڕین ئازادیمان دەستکەوت بە ئازادی ئاینیشەوە لە بەرهەمەکانی ڕاپەڕین توانیمان ئاسایش بەرقەرارکەین لە دەستکەوتەکانی ئایندەدا پێویستە نانی هەرێم بپارێزین پێویستە موچەی هەرێم بپارێزین پێویستە خەڵک برسی نەبێ هەموو ئەمانەی پێشەوە اعتیما دەکەن یان پشت دەبەستن پشت ئەستور دەبن بە خاڵێکی زۆر سەرەکی دەبێ هەوڵی بۆ بدەین بە هەمومانم بەگەل بە ڕێکخراوەکان بە حیزبەکان بە حکوومەتەوە چەمکی عەدالەت چەمکی عەدالەت چونکە خوددا فەرمووی ئین الله یەأمر بالعدل والإحسان عدل یەک بەرامبەر یەکە ئیحسان دوو بەرامبەر بە یەکە یعنی دەکرێت ئینسان زیاتریش لەو حاڵەتە ببەخشی خوددا فەرمی وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل واتە جارێکی تر عادل هاتە پێشەوە خوددا دەفەرمی ئەی محەممەد بەو خەڵکە بڵێ وئومرت یا بە ئەهلی کتابیش بڵێ کە دێن بۆلات با لە دینەکەی تۆش نەبن بڵێ خوددا بە منی گوتووە وئومرت لأعدل بينكم یعنی خەڵکێک لە غەیری موسڵمانیش دەهاتە لای پێغەمبەر خوددا دەفەرمی ئەی محەممەد بە ئەهلی کتاب بە جووەکان بڵێ بە مەسیحەکان بڵێ وئومرت لأعدل بينكم ئەگەر کێشەیەکتان بۆ لای من هێنا خوددا داوای لێ کردوم ئەمری پێ کردوم هەر عەدالەتتان لەگەڵا بکەم خوددا بە ئێمەی گوت لە نێو ینی ئەو کەسانش کە جۆرێک لە جۆرەکان ینی ئەیانوێ فرەژنی بکەن خوددا پێیان دەڵێ فەئین خفتم ئەللا تعدیلوا اعدلوا فواحدة فإن خفتم ألا تعدلوا فواحدة يعني ئێوە فرەژنی مەکەن چونکە ناتوان عەدالەت بکەن خوددا بە ئێمەی گوت ئەگەر دوژمنیشتان هەبوو ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا ئەو بکەوتن اعدلوا کەواتە ئێمە ئەگەر نەیارێکیشمان هەبوو ئەگەر ڕقیشمان لە کەسێک بوو خوددا دەفەرمێ هەر عەدالەت بە خەرج بدەن ئێوە نەعادیل مەبن لەگەڵیە خوددا پێمان دەفەرمێ خزم و کەسوکارێکتان هەیە دەتانەوێت پشتی بگرین واستەی بۆ بکەن خوددا دەفەرمێ ولا تتبعوا الهوى أن تعدلوا مەچن بە دوای ئارەزوەکانی دڵی خۆتانە پشتی کەسوکار و خزمی خۆتان بگرن چونکە لە عەدالەت لاتان داوە خوددا دەفەرمێ وإذا قلتم هەر قسە وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى يعني كاتێکە حکمێک دەدەی بە کەلیمەیەکیش بێ دوو من و تۆ عەقدێک لە بینی خۆمان ناکەین کاتب عەدل معنای چی بوو کاتب عەدل ئەلەمەوە هات خوددا دەفەرمێ وليكتب بينكم كاتب بالعدل وليكتب بينكم كاتب بالعدل خوددا فەرمووی ئەگەر دوو کەس شەڕیان بوو فأصلحوا بينهما بچۆن بالعدل جارێکی تر لە نێوان ئەوەشە ئەو کاتە فەرمووی هل يستوي هو ومن يأمر بالعدل خەڵکێک کە چۆن دەڵێ جیاواز بێ ناعەدالەت بێ فەرمووی قەت یەکسان نابێ لەگەڵ کەسێک کە عادل بێ تەنانەت ئێمە گەر ئێمە ینی چۆن دەڵێ بووین بە حەکەم لە بینی ژن و مێردێکا لە بینی دوو کەسا لە کێشەی بچووکیشە خوددا دەفەرمێ ئیثنانی ذەوا عەدل منکم یا دەفەرمێ وەئەشهدوا ذەوەی عەدل منکم لەبەرەوە خوددا پەیامەکەی فەرمووی لە کۆتاییدا ئەم پەیامەی کە بە پێغەمبەرە بۆ ئێمەی ناردووە وەتەممەت کەلیمەت ڕەبیکە صدقا وعەدلا بەێ تشتێدانینە کە عەدلێ پێیگەهێکی گەلێک بەرفرە هەیەت ناوە ئیسلام بێدا و زۆر تەکەزی سەروێ چەندی کردە
بەڵێ نها وەختی ئەم بەحسا ڕاپەڕینی تکەین مامۆستا و چەندین تشتێن باژی مە بەحەسکردن و ئەvە دەستکەفتیان ڕاپەڕینێنە و جێ شانازیە بۆ هەر تاقێکی کورد بەڵێ نها ئەگەر ئەم دەستی خوددانینە سەر هەندێک خەلەلانژی ئەرێ چ تشتێک پێویست بووە بکەین بەلێ مخابنی بەمە نەکردە بوو نمونە زۆر گرنگ ئێمە بچینەوە ئەمە دەقەکانی قورئانە دەیان فەرمودێتی ئاواشمانەیە کە پێغەمبەر دووری خوای لەسەر دەربارەی عەدالەت فەرموویەتی لەبەر کەمی کات هاتوانیم ئاماژە بەوەندە بکەم ئێمە چەندین چۆن دەڵێ کەسایەتیەکانمان شێخانی تەریقەتمان یعنی ئێمە سەیەکی لەو ناوانەی کە هەمیشە باسی دەکەین دەڵێن شێخ ئەحمەدی بارزان شێخ ئەحمەدی بارزان ئەگەر لەقەبی بدەیتێ پێڵێ شێخی عەدالەت دەی باشە کەواتە تۆ پێویستیت بەوەیە کە شێخی عەدالەتت هەبوو پێویستیت بەوەیە کە زۆر بە جوانی زیاتر و چاکتر ئەم عەدالەتە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا پیادە بکەین ئێمە مەسەن پیرەمێردی شاعیر یا پیرەمێردی حەکیمی کوردمان هەیە دەفەرمێ ئەگەر عەدالەت ئاوڕباتەوە گورگ و مەڕ پێکەوە ئەو دەخوات یعنی مانای وایە نارەکانیش لەگەڵ یەکە ئاش دەبنەوە کەواتە ئێمە بمانێ خەڵک دڵی بە ڕاپەڕین خۆش بێ دڵی بە ئازادیەکەی خۆشە بەڵام دڵی بە ئاسایشەکەشی خۆشە ئینکاری نەکردووە بەس ئازادی و ئاسایش یعنی ئەم چەمکانی کە گوتم کۆمەڵە شتێکن لە پاڵی یەکدا دەبن کە ئازادیت بوو نانت نەبوو خۆش نییە وەکو سەردەمی ڕژێم نانمان هەبوو ئازادیمان نەبوو هەر ناخۆشە ئێستا ئازادی و ئاسایشمان هەیە پێویستیمان بە نان و عەدالەتیش کەواتە ئەم چەمکانە دەبێت لەگەڵەکە ئازادی بەرهەمی ڕاپەڕینە ئاسایش بەرهەمی ڕاپەڕینە پێویستیمان بەوە هەیە لە دوای ڕاپەڕینە دەستکەوتەکانمان چی بێ دەبێت نانی هەرێم بپارێزین دەبێت کەس بێکار نەبێ کەس بێ چۆن دەڵێ بێنان نەبێ کەس بێ موچە نەبێ هەموو ئەمەش چۆن دەکرێت عەدالەتی پێویستە یعنی چی یعنی ئێمە ئەوەندەمان دەرامەت هەیە بە زیادیشە لە خۆمان بەشمان دەکا ئەگە بە عەدالەت جوان ڕێکی بخەینەوە جارێکی تێڕوانینە ئاینیدا گەر تەماشای پاراستنە دەستکەفتیان ڕاپەڕینێکی بکەین وەکو ڕاپەڕینە گەلێ کورد ئەرێ دەرەجە ئێک حکوومەت و حکومڕان بەرپرسێن ڕقم ئێکن و وێ چەندێ بپارێزن یانجی گەل یانجی هەردوو پێک بەت ئێک مستەوادا وەڵامتدا هەردوو پێکەوە لەبەرچی هەردوو پێک بەو پێکەوە لەبەر ئەوەی کە لە ڕاستیدا ئەمە هەمیشە بڵێن ینی دەکرێت حکوومەت لە ڕێگەی دەستگاکانی ئەمن و ئاسایش و ئەنجومەنی ئاسایش و دژە تیرۆر و ئەمانە کاری خۆی بکە بەس بڕوا بکە ئەگەر ئەم گەلە باشە لەگەڵ تەبا نەبێ و هەواڵت بۆ نەهێنێ و هەواڵگریت بۆ نەکا و چاوێکی چاکی تۆ نەبێ پێت ناکرێ لە هەمان کاتدا ئەگەر گەل چاوی هەبوو کەسەکانی بۆ دیاری کرد و دەستگاکان بەدەمیەوە نەچوون ئەویش هەر ناکرێ کەواتە وەکو هەمیشە دەڵێمیانی چاو و جۆی ئەو حکوومەتە خەڵکەکەیەتی خەڵکی ئێمە وەکو گوتم جارێکی تر ئەڵێمەوە لە دەستکەوتەکانی ڕاپەڕینە خەڵک ئازادی هەیە خەڵک ئاسایشی هەیە بەڵام ئێمە ناتوانین تەنها لەسەر چۆن دەڵێ هەردوو چەمکی ئازادی و ئاسایشەکە بنوین چکە جارێکی تر وەکۆڵێ گەدەت هەیە جارێکی تر خێزانت هەیە ماڵت هەیە کەست هەیە ئەمانە هەلی کاریان پێویستە ئەمانە نانیان پێویستە بەمانە گەورەکەی نان کە کاتە موچە و هەموو ئەمانە جا لەبەرەوە بارودۆخی دنیا بەرەو حاڵەتێک دەڕوا کە ئەم وزانەی ئێستاکە لە دنیا بنە کلاسیکی و نامێنن وڵاتێکی وەکو ئیمارات ئێستاکە تقریباً ینی گەشتۆتە ئەو ڕادەی بەشی زۆری داهاتەکەی پشت بە نەوت نەبەستێ چونکە احتیمالە لە پێشی 2030 نەوت بەڕاستی ئەو قیمەتەی نەمێنێ ممکنە زیاتریش بێ بەڵام دوجار هەر خەڵک دەزانێ دروشمێکی جوان هەبوو پێیان دەگوت کشت و کاڵ نەوتی هەمیشەیە ئەم نەوتە وزەیەکی کاتیە کشت و کاڵ بریتیە لە چی کشت و کاڵ نەوتێکی هەمیشەیە کشت و کاڵ نەوتێکی هەمیشەیە بەلێ فەلسەفە ئەوێ سەرهەڵدانێ ئانکو ئەوێ شۆڕەش و ئینتیفازا کە ئەم نها بەحەسکەین وە گەلێ کورد کە ئەنجامدایە ئەگەر وێ تەعمیم بکەین سەر هەموو وڵاتین دیتر بوون منە وڵاتین ئیسلامی ئەگەر تەماشا بکەین هەندێکش وان وڵاتانە سیستەمێکی دیکتاتورانە و زاڵمانە هەیە پەیڕەوتکەن گەلین خۆ ئەرێ ئەوە هەزرەکە شۆڕەشگێرانە ئەتمێشکێت تاکێت دینداردا دروست ناکات کە هەمی گاو شۆڕشگێر بیتن دژیوان خۆی لە ڕاستیدا شتێکی دەڵێن ئیسلاح شتێکی شێ پێڵێن شۆڕش یعنی بەمانەیەک ئەگە بیکەینەوە بە کوردی ئەوانە چۆن دەڵێن چاکسازی بە عەربی پێی دەڵێن ئیسلاح بە ئینگلیزی پێی دەڵێن ریفۆرم ئەمی دیکەش شۆڕشە پێی دەڵێن سەورە ئەوجە پێڵە ریڤۆلیوشن کەواتە وڵاتانی ئەوروپا تەماشاکە لە وڵاتانی ئەوروپا بۆچی شۆڕش ڕوونادە وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا بۆچی شۆڕشێکی سەر و ژێر کەڕ ڕوونادە تەخت و تاراژی تێکەڵکە ئەو شتە بۆ نییە چونکە بە بەردەوامی شتێک هەیە پێی دەڵێن مراجعەی دەوری یعنی ورد ئیسلاحی بچووک دەکەن دەبێتە ئیسلاحی گەورە خەڵکەکە بەرهەمەکەی دەبینێ پێویستی بە شۆڕش نابێ ئەو وڵاتانی چاکسازی ناکەن وەکو وڵاتانی ڕۆژهەڵات و وڵاتە ئیسلامیەکان بەهاری عەرەبی تیا ڕووەدا شۆڕشی تیا ڕووەدا چۆن دەڵێ 16 ساڵ 17 ساڵە لە عێراق چاکسازی ناکرێ
کە ناکراوەتە خەڵکەمە لەسەر شەقامەکانن بەو شێوەیە کە دەیبینی وڵاتانی دیکەش ئەوەی کە پێدەوترێ بەهاری عەرەبی و سوودیشان لێ نەبینی کەواتە ئەمە دەرسێکمان پێ دەڵێ ئەگەر ئەتەوێ شۆڕشت ڕوونەدا وایە حەزەکەی وڵات تێک نەچێ باشە کەواتە بێ بەردەوام چاکسازی پرۆسەیەک نییە کۆتایی پێبێ ئەبێ وردە چاکسازی لە ئەڵلقەیەکە گوتومانە هەموو ڕۆژێ 5 وردە چاکسازی ئەنجام بدە جارانی 365 کە بزانە چەند هەزارت بۆ دەرەچێت لە چاکسازی کە کۆی ئەوە وا لە خەڵک دەکات دڵی خۆش بێ بە بەرهەمەکانی ئازادی و بە بەرهەمەکانی ڕاپەڕی دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سوپاسیە جانابێتت کەین بۆ پێشکەشکردنەوەن هەموو ئاختنێن پڕ مانا و پڕ هێژا بەلێ بینەرن بەڕێز ڤی ئاواییژی دەهینە دومایاوێ خەڵکێ و زۆر سوپاس بۆێن هێژاژی کە هینژی بەشدار بوونت بینەریەدا و هیویامەوە مەشیاویتن خزمەتەکە بەچیک پێشکەشی بۆین بەڕێز بکەین و زۆر سوپاس بۆ هەفکارن بەڕێژی ببینیم خێر و شاد هەتا خەڵکە کادی خدای مەزن بە هەمیان بپارێزی